ئەو ڕووداوەی جیهانی شۆک کرد، ڕووداوێک کە خۆشی و ئاهەنگی گۆڕی بۆ شینێکی هەمیشەی کارەساتی حەمدانیە. شەوی 26 ئەیلولی 2023 ڕووداوێک کاتیایدا دەستپێکی ژیانی دوو گەنجی لەو پەڕی خۆشیەوە کردە دۆزەخ و جیهانی هەژان. بەو ڕووداوە کەسێک نەبوو ناخی نەهەژابێت. ڕووداوەکە هەر بە زوویی پەڕەکانی سۆشیال میدیای تەنی و بە تایبەت کاتێک دیمەنی تەرمەکان و پاشماوەکانیان بڵاو کرانەوە. لەگەڵ ئەوەشدا چەندین کاردانەوەی بە دوای خۆیدا هێنا و چەندین گومانی دروست کرد. ڕێبان و حەنین ئەو دوو گەنجە بوون کە لە شەوی ئاهەنگەکەیاندا لە قەزای حەمدانیە هۆڵی ئاهەنگەکەیان گڕی گرت و بەو هۆیەوە زیاتر لە 100 کەس گیانیان لەدەستا و زیاتر لە 100 کەسی دیکەش بریندار بوون. ئەو ڕووداوە گومانی زۆری لای هاوڵاتیان دروست کرد، بە تایبەت دوای بڵاوبوونەوەی ڤیدیۆیەک کە تیایدا کەسێک با دەموچاوی پێچرا و دوو پەنجەی وەک هێمای سەرکەوتن بەرز کرده بووە. گومان کرا ئەو ئاگرا بە مەبەست لە هۆڵەکەدا کەوتبێتەوە. لەسەر ڕووداوەکە خاوەنی هۆڵەکە دەستگیر کرا لە کاتێکدا ویسبووی هەڵبێت. ڕێڤانی شۆ زاوای 28 ساڵەکە قسە بۆ کەناڵی سکای نیوز کرد و لە باسی ساتی ڕزگاربوونیان دەڵێت دەستی هاوسەرەکەم گرت و ڕامکێشا. ئەو بەهۆی عەزیەکەیەوە نەیدەتوانی بە خێرایی بڕوات، بەڵام من ڕامکێشا و هەوڵمدا لە دەرگای چێشخانەکەەوە بیبەمە دەرەوە. لەو کاتەدا ئەو خەڵکەی لەوێ بوون ڕایان دەکرد و بەسەر قاچیدا کەوتن تا ئێستاش قاچی ئاوساوە. حەنینی تەمەن 18 ساڵ کە بووکەکەیە بەهۆی ڕووداوەکەوە دەلە ئەندامانی بنەماڵەکەی لە دەستداوە و ئێستا ناتوانێت قسە بکات. ئەو بووکوزاوایە بەهۆی سەختی ئازارەکە و ئەو کاریگەریە قوڵەی لەسەر دەرونیان بەجێ هێشتووە بڕیاری بەجێهێشتنی عێراقیان داوە و دەڵێن چیتر ناتوانین لە حەمدانیا بژین و هەموو ساتێک هەڵ دەدەین دڵخۆش بین، بەڵام شتێکی تراژیدی ڕوودەدات و هەموو خۆشیەکانمان لەناو دەبات. ڕاستە ئێمە لێرە دانیشتوین و دەژین، بەڵام لە ناخەوە مردوون و هیچ هەستێکمان نەماوە. هۆکاری ڕووداوەکە چی بوو؟ دەرەنجامەکانی لیژنەی لێکۆڵینەوە چی دەڵێت؟ وەزیری ناوخۆی عێراق سەرپەرشتی ئەو لیژنەیە کرد کە بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکە پێکهێنرا بوو. بە پێی ئەنجامی لێکۆڵینەوەکە هۆکاری ئاگرکەوتنەوەکە یاریە ئاگرینەکان بوون. لیوا ساعید سەرۆکی لیژنەی لێکۆڵینەوە لە ڕووداوەکەی حەمدانیا ڕایگەیاند لە هۆڵەکەدا دەرگایەکی تایبەت و فریاگوزاری نەبووە تا بە شێوەیەکی بەپەلا بچنە دەرەوە. ڕێژەیەکی زۆر مادەی کۆهۆلیش بوونیان هەبووە. دەشڵێت 4 ئامێری یاریە ئاگرینەکان لە هۆڵەکەدا بوونە. یاریە ئاگرینەکان کاگەیشتوونەتە بنمێکی هۆڵەکە و بووەتە هۆی ئاگرکەوتنەوە، واتە سەرچاوەی ئاگرەکە یاریە ئاگرینەکان بووە. ئاماژەی بەوەش کردووە کە مادەی قوماشی سەتەن لە هۆڵەکەدا هەبووە و پەیکەری هۆڵەکە لە ئاسن دروست کراوە و سەقفی هۆڵەکە لە ساندیچ پانێڵ بووە. ئامێرەکان زۆر بەهێز بوون و گەڕەکەیان گەیاندووەتە سەقفەکە و بە خێرایی ئاگرەکە تەشەنەی سندووە. ئەنجامەکانی لیژنەکە ڕەتکرانەوە. ئەو ئەنجامانەی لیژنەکە کاردانەوەی لێکەوتەوە و کریسیانەکان ئەنجامەکانیان ڕات کردەوە. یۆنان حەنۆ قەشەی کریسیانەکان لە پارێزگای مووسڵ ڕایگەیاند شتێکی نالۆژیکی لە ئەنجامی ئەو لێکۆڵینەوەیدا هەیە. بۆیە ئێمە ئەنجامی لێکۆڵینەوەکانی وەزارەتی ناوخۆ لەسەر ڕووداوەکەی حەمدانیە با تەواوی ڕەت دەکەینەوە. داوای لە کارلابردنی وەزیری ناوخۆ و دووبارە ئەنجامدانەوەی لێکۆڵینەوە لەژێر چاودێری شارەزایانی نێودەوڵەتی دەکەین. ئاماژەی بەوەش کردووە بڕیاری دوورخستنەوەی قایمقام و بەرپرسانی شارۆچکەکەی حەمدانیان نالۆژیکیە، وەک ئەوەی تەنها ئەوان گەندەڵ بن کەچی گەندەڵیە سەرەکیەکان لە سەروی ئەوانەوەیە. ئەو دەڵێت ئەم بڕیارانەی دەرچووە وەک سەرەتایەک ڕەتی دەکەینەوە و هیچ شتێکی گونجاوی تێدا نییە. هاوڵاتیان چاوەڕێی ئەوە نەبوون ئەنجامەکان بەم شێوەیە دەربچن. ئەمە شتێکی شەرمەزاریە. ئایا مەعقولە هاوڵاتیەکی ئاسایی پێش بڵاوکردنەوەی ئەنجامەکان بزانێت ئەنجامەکە چۆن دەبێت؟ ئاماژە بەوەش دەکات بێدەنگ نابین لە بەرامبەر ئەوەی ڕوویدا لە داهاتوودا هەنگاوی دیکە دەگرینە بەر. دوورخستنەوەی بەرپرسانی ئەمنی حەمدانیا دەستی سیاسی لە پشتەوەیە. لایەنە سیاسیەکان بارودۆخی ناوچەکەیان بۆ بەرژەوەندی خۆیان بەکارهێناوە. دوایین ئاماری قوربانیانی ڕووداوەکە
با پێی دوایین ئاماری قوربانیانی ڕووداوەکە 107 کەس گیانیان لەدەستاوە بە سەدانی دیکاش بریندار بوون. دوای ئاگرەکە 600 کەس لە نێو هۆڵەکە ڕزگار کراون و 21 ئۆتۆمبیل بەشداریان لە کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەدا کردووە. ڕووداوەکە لە جیهاندا دەنگی دایەوە و هەردوو حکوومەتی عێراق و هەرێمی کوردستانیش 3 ڕۆژ ماتەمینیان ڕاگەیاند. سەرۆکۆماری عێراقیش ئەو کەسانەی بە شەهید لە قەڵەمدا کە لەو ڕووداوەدا گیانیان لەدەستا. ئێستا چاوەکان لەسەر ئەوەن کە ئایا بەرپرسانی عێراق لەسەر ئەو ڕووداوە چه ڕێگایەکی دیکە دەگرنە بەر؟ ئایا لێکۆڵینەوەی زیاتر لەسەر ڕووداوەکە دەکرێت یاخود نا؟ چارەنووسی ئەو بووکوزاوایەش هێشتا ڕوون نییە. ئایا ئەو بڕیارەی داویانە جێبەجێی دەکەن کە عێراق بەجێ دەهێڵن یاخود نا؟